چی دەبوو ئەگەر لە دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی یەکەم کورد سوپایەکی بەهێزی یەکگرتووی هەبوایە؟ خەیاڵ بکە سوپاکەی شێخ مەحموودی حەفید فڕۆکەی جەنگیان هەبوایە، ئێستا کورد چۆن دەبوو؟ با بچینەوە ئەو زەمانە. چی دەبوو ئەگەر لە ساڵی 1923 ئاسمانی ناوچەکە نەبوایەتە مەیدانی باڵادەستی بەریتانیەکان؟ ئەم جارە هاوکێشەکە پێچەوانە بووایە. چی دەبوو ئەگەر شێخ مەحموودی حەفید بە هاوکاری ئەندازیارانی ئەڵمانی و فڕۆکەوانە یاخیبووەکانی عوسمانی هێزێکی ئاسمانی بە ناوی هەڵۆکانی کوردستان پێک بهێنایە و فڕۆکەکانی ناویان شاهین بووایە؟ بەیانیەکی تەم و مژاوی دەنگی بزوێنەری فڕۆکەی جەنگی شاهین ئاسمانی هەژاند کاتێک فڕۆکە ئینگلیزیەکان بۆ بۆردومانکردنی بنکەکان دەهاتن، خۆیان لە بەردەم هێرشێکی پێچەوانەی چاوەڕوان نەکراودا بینیەوە. شێخ مەحموود خۆی لە ناوەڕاستی مەیدانەکەدا وەستا بوو، سەیری ئاسمانی دەکرد. جەنگی ئاسمانی سەرشاخەکان یەکلایی کەرەوە بوو. فڕۆکەی شاهین بە لێهاتووییەوە دوو فڕۆکەی بەریتانی خستە خوارەوە و ئەوانی تریان ناچار بە پاشەکشە کرد. خەڵکی ناوچەکە ڕژانە سەر شەقامەکان هاواریان دەکرد ئەفسانەی ڕافشکا. ئەم سەرکەوتنە لەندەنی ناچار کرد نوێنەری خۆی بنێرێتە لای شێخ مەحموود بۆ دانوستان. لە ئەنجامدا بەریتانیا دانی بە فەرمانڕەوایەتی شێخ مەحموود دانا. شێخ مەحموود بەهێزی شاهین نەخشەی ڕۆژەڵاتی ناوەڕاستی گۆڕی. چی دەبوو ئەگەر ئەم خەیاڵانە ڕاستەقی نەبوونایە؟ ئەو کات فڕۆکە جەنگیەکان دەبوونە ڕزگارکەری خەونی لە مێژینەی کورد کە تەنها چیاکانی بەدۆستی خۆی دەزانی. خەیاڵەکانمان لێرە ناوەستێت. دەبێت بە دوای وەڵامی ئەوەشدا بچین چی دەبوو ئەگەر کورد ئەمڕۆ توانای دەستگەیشتنی هەبێت بە نوێترین تەکنەلۆژیای سەربازی سەردەم. چی دەبوو ئەگەر لە دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی یەکەم کورد سوپایەکی بەهێزی یەکگرتووی هەبوایە؟ خەیاڵ بکە سوپاکەی شێخ مەحموودی حەفید فڕۆکەی جەنگیان هەبوایە، ئێستا کورد چۆن دەبوو؟ با بچینەوە ئەو زەمانە. چی دەبوو ئەگەر لە ساڵی 1923 ئاسمانی ناوچەکە نەبوایەتە مەیدانی باڵادەستی بەریتانیەکان؟ ئەم جارە هاوکێشەکە پێچەوانە بووایە. چی دەبوو ئەگەر شێخ مەحموودی حەفید بە هاوکاری ئەندازیارانی ئەڵمانی و فڕۆکەوانە یاخیبووەکانی عوسمانی هێزێکی ئاسمانی بە ناوی هەڵۆکانی کوردستان پێک بهێنایە و فڕۆکەکانی ناویان شاهین بووایە؟ بەیانیەکی تەم و مژاوی دەنگی بزوێنەری فڕۆکەی جەنگی شاهین ئاسمانی هەژاند کاتێک فڕۆکە ئینگلیزیەکان بۆ بۆردومانکردنی بنکەکان دەهاتن، خۆیان لە بەردەم هێرشێکی پێچەوانەی چاوەڕوان نەکراودا بینیەوە. شێخ مەحموود خۆی لە ناوەڕاستی مەیدانەکەدا وەستا بوو، سەیری ئاسمانی دەکرد. جەنگی ئاسمانی سەرشاخەکان یەکلایی کەرەوە بوو. فڕۆکەی شاهین بە لێهاتووییەوە دوو فڕۆکەی بەریتانی خستە خوارەوە و ئەوانی تریان ناچار بە پاشەکشە کرد. خەڵکی ناوچەکە ڕژانە سەر شەقامەکان هاواریان دەکرد ئەفسانەی ڕافشکا. ئەم سەرکەوتنە لەندەنی ناچار کرد نوێنەری خۆی بنێرێتە لای شێخ مەحموود بۆ دانوستان. لە ئەنجامدا بەریتانیا دانی بە فەرمانڕەوایەتی شێخ مەحموود دانا. شێخ مەحموود بەهێزی شاهین نەخشەی ڕۆژەڵاتی ناوەڕاستی گۆڕی. چی دەبوو ئەگەر ئەم خەیاڵانە ڕاستەقی نەبوونایە؟ ئەو کات فڕۆکە جەنگیەکان دەبوونە ڕزگارکەری خەونی لە مێژینەی کورد کە تەنها چیاکانی بەدۆستی خۆی دەزانی. خەیاڵەکانمان لێرە ناوەستێت. دەبێت بە دوای وەڵامی ئەوەشدا بچین چی دەبوو ئەگەر کورد ئەمڕۆ توانای دەستگەیشتنی هەبێت بە نوێترین تەکنەلۆژیای سەربازی سەردەم.